هەمیشاڵین خوڕماڵ بووە بە لانکەی پێگەیاندنی یاریزانی کاراتی و پاڵەوان. ئەمانە فێرخوازانی خوڕماڵن بە ئەکادیمیای خوڕماڵ و یعنی وەرشی خوڕماڵجێ لە مەشقەکانیان کە چەندین مانگی خایاندووە گەشتێکیان بۆ سازکردون بۆ شاری یاری ئەم مناڵانە جیا لە مەشقەکان لە شاری یاری خۆیان بینیوەتەوە لە شاری سلێمانی. کانی ڕۆژانەیان فێرخوازانی کاراتی خوڕماڵ سەردانی شاری یاری پارکی ئازادی دەکەن. ڕاهێنان ئەمە پەیامی ئەکادیمیای کاراتی خوڕماڵەکە نووسێتی دوای ئەنجامدانی ڕاهێنانێکی چڕ کە ماوەی 3 مانگی خایاند بەشێک لە یاریزانەکانی یانەکەمان بۆ زیاتر هاندان و دڵخۆشکردنیان سەردانی پارکی ئازادی شاری یاری سلێمانیان کرد. ڕاگەیاندنی ئەکادیمیای کاراتی شۆتۆکانی خوڕماڵ دەڵێ بڵێ ئەوە ئێمەین بۆ دڵخۆشی و سەرکەوتنی پاڵەوانەکانمان تێدەکۆشین بەردەوام دەبین بۆ ئەوەی خوڕماڵ هەمیشە لە پێشەنگیدا بمێنێتەوە. ئەم کاری جیاوازیش ئەم کارەشیان بەکارێکی جیاواز سەیر دەکرێت و هاندانێکە بۆ منداڵان بۆ ئەوەی لەو کەشە کە تیایدان چەند مانگێکە مەشقان کردووە دوورکەونەوە. پاڵەوانەتی